سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی درۆنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپی بنەماڵەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر، دەست بەسەرکرانی لانی کەم 232 هاوڵاتی لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا، ئامادەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا و بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. درێژەی هەواڵەکان. هێرشی درۆنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپی بنەماڵەکانی حیزبەکانی کوردستان. ڕۆژی ڕابردوو ڕژیمی کۆماری ئیسلامی بە چەندین درۆنی بۆمب ڕێژکراو کەمپی بنەماڵەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی کردە ئامانج. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، کەمپی بنەماڵەکانی حیزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە درۆنێکی بۆمب ڕێژکراو کراوەتە ئامانج و سەرەڕای زیانێکی زۆری مادی بە کەمپەکە. 4 ئەندامی ئەو حیزبە بە سەختی بریندار و دۆخی تەندروستی یەکێک لە برینداران ناجێگیرە. لە هەمان کاتدا کەمپی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە چەندین درۆنی ئینتحاری بە ئامانج گیراوە کە بەهۆیەوە زیانێکی زۆری مادی بەر کەمپەکە کەوتووە، بەڵام تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ڕێژەی زیانە گیانیەکان زانیاریەک لە بەردەستانیە. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر. ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچەکە شاری هەولێر لە هەرێمی کوردستان بە چەندین درۆنی ئینتحاری لە جۆری شاهێدی 136 بە ئامانج گیراوە. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، درۆنەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن فڕۆکەکانی هێزە هاوپەیمانەکانی جێگیر لە هەرێمی کوردستان تێکشکێنراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، هێرشەکان هێشتا بەردەوامن و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا ڕێژەی هێرشەکان زۆرتر بێت. دەست بەسەرکرانی لانی کەم 232 هاوڵاتی لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لانی کەم 232 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی دوایین راپۆرتەکان، ئەو هاوڵاتیانە بەبێ بەڵگەی قەزایی و زۆربەیان بە هێرش بۆ سەرماڵەکانیان و بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانیان یان دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان بڵاو نەکراوەتەوە و لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. ئامادەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە، سەرۆک کۆماری ڕژیم ئاماژێ بەوە کردووە کە ئامادەن لەگەڵ ئەمریکا سەر لە نوێ دانوستانەکان دەست پێ بکەنەوە. بەپێی دوایین هەواڵەکان، ناوبراو جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ئامادەیە دانوستان لە چوارچێوەی یاسایی لەگەڵ دەوڵەتی ئەمریکان و بە پێویستی زانیوە کە کێشەکان لە ڕێگەی دیپلۆماسیەوە چارەسەر بکرێت. شایانی باسە کە دوایین دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا لە ئیسلام ئابادی پایتەختی پاکستان بەهۆی ڕێکنەکەوتنی هەردوو لا سەبارەت بە پرۆژەی ئەتۆمی ڕژیم و هەروەها کێشەکانیان لەسەر گەروی هۆرمۆز هیچ ئەنجامێکی نەبووە و تەنانەت ڕێژەی ئاڵۆزیەکانی ناوچەکە بەرزتر بووەتەوە. بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان، هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بۆ ماوەی زیاتر لە 1080 کاتژمێر لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە داخراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هاوکات لەگەڵ پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بۆ ماوەی زیاتر لە 45 ڕۆژ، هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران تووشی کێشەی پەیوەندی تەنانەت لە ناوخۆی ئێران بوون و هەروەها هێڵەکانی پەیوەندی ناوخۆ لە هێندێک شار پشراون. لە هەمان کاتدا داخرانی هێڵی ئینتەرنێت بووەتە هۆی زیانێکی گەورەی ئابووری و زۆربەی پیشە ئۆنلاینەکان لە ناوچوون. راپۆرتێک سەبارەت بە گیان لەدەستدان و برینداربوونی قوتابیان و مامۆستایان لە هێرشەکانی ئەمریکادا.
بە پێی دوایین راپۆرتەکان بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان کۆمەڵێکی زۆر لە قوتابیان و مامۆستایان گیانیان لەدەستداوە یان بریندار بوون. بە پێی ئامارە فەرمیەکان بەهۆی هێرشەکانەوە لانی کەم 345 قوتابی و مامۆستای قوتابخانەکان لە ئێران و کوردستان گیانیان لەدەستداوە و زیاتر لە 222 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە کە بەهۆی پشڕانی ئینتەرنێت لە ئێران و سنووردارکردنەوەی ناردنی زانیاریەکان بۆ میدیاکانی دەرەوەی وڵات تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ئامارێکی ڕاستەقینە بڵاو نەکراوەتەوە و ئەگەری هەیە ژمارەی قوربانیان زۆرتر بێت. ناردنی یارمەتی مرۆڤ دۆستانەی خاچی سوور بۆ هاوڵاتیان لە ئێران. بە پێی دوایین هەواڵەکان لەلایەن ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتیەوە زیاتر لە 180 تۆن یارمەتی مرۆڤ دۆستانە بە مەبەستی گەیشتنی بەدەستی قوربانیانی هێرشەکان ڕەوانەی ئێران کراوە. بە پێی دوایین هەواڵەکان ئەو ڕێکخراوە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کردووە کە هاوڵاتیان لە ئێران بەهۆی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی تووشی زیانێکی زۆری مادی گیانی بوون و سەرەڕای ئەوەش ژمارەیەکی زۆر لە پیشەکان لە ناوچوون و ئەمەش بووەتە هۆی خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی دیپلۆماسیەوە و هەروەها داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ کراوە کە دژ بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران و هەروەها جەنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی ناڕازی لە ئێران هەڵوێستیان هەبێت. دو هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەرتەشی ئیسرائیل ئۆپراسیۆنەکانی لە باشووری لوبنان بە شێوەیەکی بەرچاو پەرە پێداوە. بە پێی دوایین هەواڵەکان ئەرتەشی ڕژیمی ئیسرائیل سەرەڕای بەرفراوانکردنی ئۆپراسیۆنەکانی لە باشووری لوبنان ژمارەیەکی زۆر لە پێگەکانی حیزبوڵای لوبنانی لە شارە جیاوازەکان لەوانە بەیروتی پایتەختی لوبنان بردومان کردووە. لە هەمان کاتدا سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەرتەشی ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر غەزا لە ئاستێکی بەربڵاودا دەست پێ کردووەتەوە و بەهۆیەوە 4 ئەندامی حەماس کوژراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.